وەکو مامۆستای وانەبێژی سنووری جەمجەماڵ 6 مانگە موچەمان وەرنەگرتووە. ئێمە وەکەی لەسەر شانمان بۆ کە وانەبێژی بووە بەپی ئەرکی خۆمان هەڵساوین و بەپی توانی خۆمان بە جوانی بەڕێمان کردەوە، بەڵام ئەوە ئەبینین کە داوای مافێکی سەرەتایی خۆمان مافی هەوڵمان دووبوونەکەمان ئەکەین کە 6 مانگە یعنی هیچ موچەیەکمان وەرنەگرتووە و پێمان نادەن و بێ هەڵوێستن و ناماندنێ. داوایان لەکەین ئەگەر بم شێوەیە بەردەوام بێت ئێمە هەڵوێستی تونترمانە بێ و ناتوانین بم شێوەیە ساڵی داهاتوو بەردەوام بین و ئەوەرکیان بۆ جێبەجێ بکەین. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ لە سنووری پەروەردەی چەمچەماڵ سەرەڕای بەجێهێنانی ئەرکە پەروەردەیەکانمان و پابەندبوونمان بە دەوامی ئاساییەوە، بەڵام ماوەی 6 مانگە کرێی وانەبێژیمان بۆ هەژمار نەکراوە و هیچ بڕەپارێکمان پێ نەدراوە. ئێستاش مامۆسایانمان لە بارودۆخێکی دارایی خراپدان و ناتوانن وەکو مرۆڤێکی ئاسایی ئامادەکاری بکەن بۆ ئەم جەژنە. لێرەوە ڕای دەگەێنین گەر پێش جەژن موچەکانمان پێ نەدرێت، ئەوە ئێمە ئەم جەژنە ناو دەنین جەژنی ماتەمینی و لە یەکەم ڕۆژی جەژندا ناچینەوە ماڵەوە، بەڵکو لە بەردەم پەروەردەی چەمچەماڵدا جەژن دەکەین. پارەی وانەبێژی دواکەوتووە، مش پەیوەندی بە چەند لایەنێکەوە. یەکەمیان ئێمە بۆ ئامادەیەکان سەرپەرشتیاری کارگێڕی ئامادەی لێرە نەماوە بێ بڕیاری تایبەتی بۆ دەرچێت لە یەکەی سەرپەرشتیاری گشتی لە سلێمانی تەخویەکێک تەخویل بکرێ بۆی هەموو خایمەی وانەبێژی تەدقیق بکە، وردبینی بکە. دوام ئێمە بەخۆتان ئەزانن مەسەلەی بایکۆت و داوامکردن و داوام نەکردن و دوو ئامادەی داوامە کەسێ ئامادەی داوام ناکە بۆ نمونە ناو چەمچەماڵ و لە شۆڕش داوامیان کردووە هەموو باوڵێن قوتابخانەکانی ناوەندی 7 بۆ 9 لە تەکێیا هیچ قوتابخانێک داوامی نەکردووە. ئەمانە هەمووی ئەبێ جا بکرێتەوە. جگە لەوە شەمە بە تایبەتی خایمەی مانگی 20 ڕۆژە لە خەزێنێ تەواوی نەکردووە، گەنجی نەتەواوی نەکردووە بەسەر ئێمە نییە.